خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەشەکەین. کورد خەمی ئەوەندە زۆرە ئەبێ هەموو شێک باسی خەمێکی کوردستانیان بکەین تا هەر جارە و بە جۆرێک و هەر جارە و بە خەمێک و هەر جارە و بە بابەتێکی جۆرا و جۆر. وەک کاک فەهمی وتەنی لە گەڕەکی نەورۆزەوە کە ئێستا سوپا بە هەمەرەوە لەو گەڕەکە جێگیر بووە چۆتە سەر ماڵی کوردستانیان لە شاری کەرکووک ئەچینەوە بۆ کۆی کێشەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی کورد بتوانێت لە پێگەی ئیداریەکاندا جێخۆی بکاتەوە و جێپێگەی هەبێت بۆ ئەوەی زوڵم و غەدر لە کورد نەکرێت لەکوێی دنیا هەبووە لە پۆلیس و لە هەموو ئەو دامەزراوانەی هەیە سوپا بچێتە سەر گەڕەکێک کە هاونیشتیمانیەکانی هی وڵاتەکەی خۆت بن. ئەم شەو لەگەڵ زۆر بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی دارەی هەرێم گفتوگۆکەین کاک فەهمی زۆر بەخێر بێت سوپاس بۆ دەرفەتە ئێمە زوو مادووتەکەین ببوورە سپاس کاکزانە ماڵی هەمووانە و ماڵی بەتەئەکید وایە زۆر سپاس. ئەو کێشێ بەڕێستا وەکو سەرۆکی دەستە بەدووادا چونتان بۆ کردبێ بۆچی سوپا چۆتە سەر ئەو گەڕەکە و بۆچی استفزازی خەڵکی ئەو گەڕەکەکە. ئەم کاتتان باش کاکزانە سپاس بۆ جەنابەت سڵاو بۆ بینەرانی کورسات. لە ڕاستیە خەمی کەرکووک هەر ئەمڕۆ نییە کە خەمی ئەم نیشتیمان و ئەم نەتەوەیە و هەر خەمی ئەم ڕووداوەش نییە کە ئێمە ئێستا لەسەر ئەم مێزە کۆ کردوێتەوە بە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی نەتەوەکەی ئێمە کەرکووک و خانەقین شنگال و ئەو ناوچانە بەشێک بوون لە جەوهەری خەباتی نیشتیمانی و خەباتی نەتەوەی ئێمە لە هەموو ئەو شۆڕش و ڕاپەڕینانی کە هەبووە. سەبارەت بەوەی کە تۆ خستە ڕوو پرسی تەداخلی یان دەخالەتی سوپای عێراقی بۆ گەڕەکی نەورۆز بە تەنها باسکردن لەم مەسلەیە حەقیەک بەرامبەر بە خۆمانەکەین و شانسێک شەدەینە سوپای عێراقی چونکە لە ڕاستیە لە 4 ساڵی ڕابردووە و ئەتوانم بڵێم بە دیاریکراوی لە 2 ساڵی ڕابردووە کەم جێگەی کەرکووک و ناوچە کوردستانەکان هەیە جێشی عێراقی تەداخلی تیانە کردبێت لە کێشەکانی سەرگەڕانەوە بۆ کێشەکانی زەیوزار لە مەخمور بۆ کێشەی لە ڕاستیە گوندەکانی دەوروبەری خانەقین و هەموو ئەم ئاسایی‌نەکردنەوەی دۆخی شنگال بۆ ئاسایی‌نەکردنەوەی دۆخی شنگال ڕێگەنەدان بە گەڕانەوەی فەرمانگەکان بۆ قەزای شنگالی خۆشەویست هەموو ئەمانە لە ڕاستیە لە ماوەکانی ڕابردووە جێشی عێراقی یعنی لە دەرەوەی هەموو پرەنسیپەکان لە دەرەوەی هەموو مەبادئەکان لە دەرەوەی هەموو ئیتیفاقی سیاسیەکان و دەستور کە لە بینی کە ئێساکە بڵین ئاڵقی وەستی ئێمە حکوومەتی عێراقی و هەموو گەلانی عێراقا لە دەروی ئەمە حقیقەت جێشی عێراقی بە بەردەوامی سوپای عێراقی دەخالەتی لە ئیشوکارەکانی ئەو ناوچانەیە کردووە. خۆت زۆر باشە ڕوون کردەوە یعنی ئەگەر هاوڵاتیەک تەجاوز بکاتە سەر سوپای عێراقی یەشتان سوپا مافی ئەوەی نییە خۆی هەڵبکرێتە سەر ئەو هاوڵاتیە بۆ لەبەری بە پێی دەستور ئێمە جهەتی ترمان هەیە دەبێت ئەم کارە بکات وە سوپاش وەکو هەر هاوڵاتیەکی تر وەکو هەر موسسەیەکی تر دەبێت ڕێگەی محکەمە بگرێتە بەر بۆ ئەوەی کێشەیەک ئەگەر هەیەی غوبنیەک ئەگەر هەیەی و نەحەقێکی ئەگەر بەرامبەر کراوە لە ڕێگەی محکەمە بێنێتە دی و پۆلیس ڕابسپێریە بۆ ئەم کارواتە ڕێوشێنی خۆی هەیە بەڵام لە 2 ساڵی ڕابردووە بە دیاریکراوی هیچ کێشەیەک نەماوە سوپای عێراقی و بە تایبەتی قیادەی عملیاتی عسکەری لە کەرکووک تەداخل لە ئیشوکاری ژیانی جوتیاران و کێشەی خوێنکاران و کێشەی مواطنی ئاحتیادی و تەنانەت لە کاتی نەورۆزانی شەکایادی نەورۆز کراوەتەوە جێش و سوپا و هەمەر هاتوونەتە سەر فەرعەکان بە بیانووی پاراستنی ئەمنیەتەوە وێنێکی ئەجگار ناشرینیان پیشانی کۆمەلگاکی ئێمەداوە پیشانی کۆمەلگەی عێراقیان داوە. پرسیارەکە ئەوەیە کاک فەهمی حقیقەتی ئەو بابەتی گەڕەکی نەورۆز چییە؟ حەق لای چێ مەسەلەن حقیقەتەکە چییە؟ خۆی جارێک پێش هەموو شتێک کورد هیچ کێشەیەکی یاسایی نییە لە کەرکووک هەموو کێشەکانی سیاسیە و ئێمە هیچ کێشەیەکی یاساییمان نییە لە ناوچە کوردستانیەکان ئەو شریتە بلەم سەر بۆ ئۆسری بەشێکە لە خاکی کوردستان بە دیاریکراوی لەگەڵ هاتنی حزبی بەعەز بۆ سەر حکم دێت ئەم ناوچانە لە تۆ وەرەگرێتەوە بە هەندێک عقد ئەیدا بە وەزارەتەکان وەزارەتی نەوتە وەزارەتی دیفاع وەزارەتی شارەوانیە و یان وەزارەتی زراعەیە کاکە ئەمە جوگرافیایە کە پێوترێ کەرکووک و ئەم خانووە کە ئەم هاوڵاتی کەرکووکیەتیا بووە
ئەمە بەشێکە لە خاکی ئەم نیشتیمانی ئێمە یعنی ئەم جێشی عێراقیە و ئەم وەزارەتی دیفاع لە چۆ ئەم غەنیمەی دەستکەوتووە لە شەڕا دەستی کەوتووە بە قانون وەریگرتووە حقیقت هیچی وانە ئەمە نیشاندانی جۆرێکە لە فشار لە دوای نەتائیجی ئینتیخابات کە لەو ناوچانە دەرکەوتووە هەموو ئەمانە بەسەرێکەوە ئەیانێت فشاری زیاتر لەسەر کورد بکرێت و جێشی عێراقی لە ڕاستیە ئەو تەداخلاتانی خۆی درێژتر کردەوە کە لە ماوەکانی ڕابردووە دەرحەق بۆ شارە کردوێتی وەم ڕۆژی سوپای عێراق یعنی خۆزگە ئێمە هەمومان کە ئێمە هەرگیز پێمان وانە بە تایبەتی لە حکوومەتینەی عێراقی خۆمان بە دژمنی ئەم سوپایی ئێستا نازانین هیچ گومانیتیانی بە درێژایی مێژوو سوپای عێراق دژینێتەوەکە ئێمە بووە بەڵام لانی کەم لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە لە دوای نووسینەوەی دەستورەوە ئێمە پێمان وا بۆ بەشێکە بین لەم سوپایە بەڵام ئێمە ئەم ڕۆیادی سوپای عێراقەکەینەوە ناتوانین ئەم یادا بە جۆرێک بکەینەوە کە دڵخوازی خۆمان بێ بۆ لە بریۆم جێشە دێتە سەرت لە جەژنی قوربانی ئەم ساڵە ئەنکە ئەم ساڵ بەستم ساڵی کۆچیە جێشی عێراقی لە سەرگەڕان و لەو ناوچارە خەڵکی گوندەکانیان کردە ناو ئیڤا و گواستیانیانەوە ئەم جێشە نابێ ئەو جێشە بێت کە لە دوای پرۆسی ئازادی عێراق و دروستکراوە ئەمە گرێدراوی هەمان ئەو جۆرە تەعاملەیە کە لە ڕابردووە سوپاکانی تری عێراق بەرامبەر ئێمە کوردیانە ئەمە خەتەرە و من ئومێد ئەەکەم بەش بە حاڵی خۆم ئەمە سەقفەیەک بێت لە بینی حکوومەتی لۆکاڵی ئێستای کەرکووک نەک بەرنمەیەک بێت لە بەغداوە ڕوئای بۆ داڕێژرا ئەوەی تێگەیشتنەوەکو سەرۆکی دەستا کامیان زیاتر ئێمە بەپی ئەو تەجروبەی هەمانە بەپی ئەو هەماهنگگەی هەمانە لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز سوودانیا پێمان وایە ئەمە بەشێک نییە لە بەرنمەکەی بەڕێز سوودانی بەڵام خۆ دوجار کە من ماڵێکی کورد ئەچنە سەری بەڕێز سوودانی بێ یاخود قیادی قواتی عسکەری عملیاتی عسکەری کەرکووک بێ یان هەرجیاتێک بێت خۆ دوجار گرفتەکە بۆ منە کێشەکە بۆ منە خۆ کێشەکە ئەمەیە یعنی بۆیە ئەوەی کە ئێستاکە لە گەڕەکی نەورۆز ڕوو ئەدا کاکزانە لە ڕاستیە خاڵیر لە هەموو مۆڕاڵێکی پێکەوە بوون لەو شارەیە خاڵیر لە هەموو چەمکەکانی پێکەوە ژیان لەو شارەیە و ئەم جێشە ینی لە ڕاستیە حەقی ئەوەی نێت تەداخل نەک لە شعونی گەڕەکێکی کوردی بکات لە شعونی گەڕەکێکی عەرەبیش بکات یعنی حەقی جێژ نییە خۆ قسەکە لەسەر مەبدەئەکەیە قسەکە لەسەر ئەمڕۆ لەسەر گەڕەکی نەورۆزە بەیانی بچنە سەر گەڕەکێکی عەرەبی ئەمە بەسم عەرەبی ڕەسەنی شارەکەیە بەڵێ لە ڕاستیە وەزیفەی ئێمە پێ بڵێن من کاکەمە کارێک لە دەرەوەی دەستوری یاسا ڕێپێدراوەکانە و کارێکی خراپە بۆیە ئەمە بۆچی ئەمە ینی ڕەتفعلی شەقامی کوردی بەدواوە دێت بۆ لەبەرەوەی جێشێک دێت تەداخولەکات کە ئەم جێشە ئالێتی تر هەیە بۆ داواکاریەکەی کە ڕەواژ نییە داواکاریەکەی کە هیچ ئیستحقاقێکی نەقانونیە و نە بەشێکشە لە وەزارەتی دیفاع و ئەمە بە بڕیارێک ساڵی 2009 دراوەتەوە بۆ خەڵکە و داوا لە جێشی عێراقی کرا لە مای ئەو ساڵەیە ئەم خانوانە وەربگرنەوە خۆیان وەریان نەگرتوەوە بڕیارەکە بۆ 1 ساڵە و ئێستا کە دێن بڕیاری 2009 جارێکی تر گەرمەکەنەوە لەسەر دەستی پارێزگارە سەپێنراوەی تیا هەرچی شتێکی خراپ لەو شارەیە ڕوودا دەستێکی ئەم پارێزگاری تایە بۆ لە بروی خاوەنی جقلدانێکی ئەجگار تەنگە و نەفەسی ئەجگار کورتە و زۆر تاگ ڕەهەندەوە ئەم کاراکتەرە ناتوانێت لەسەر سفرەیەک یعنی چاوی بەرایی نادا کوردێک و عەرەبێک و چروکمانێک و ئاشوریەک لەو شارەیە لەسەر مێزێک گفتوگۆکن لە کاتێکە لەسەر ئاستی کۆمەڵاتی ئێمە کێشە سەمە لە ڕۆماڵی شەوی سەری ساڵا بینیمان مەسەلەن لە کەرکووک مۆڵە زیاتر پامنێرەکەمان لەوێ بوو مەسەلەن عەرەب و کورد و تورکمانی ڕەسەن بێکەوە هەڵەپەڕین بێکەوە دڵخۆش بوون پیرۆزبایان لێکە کرد ئەوە لە ناو خەڵکەکەیان نییە ئەوەی دروستەکە دەستی سیاسیە مەسەلەن ڕەنگە عەرەبی چۆن ڕەسەنیش پێی ناخۆش بێکە کوردی استفزازەکرێ کاک زانە من پێم وانە ئەنی من بڕاستی پێشما بەشێک لە سیاسەکانیشمان لەوێ باش بیرەکەنەوە یعنی خۆ کێشەکەوەیە ئەم گرفتانە دوو کەس بەسە بۆ ئەوەی بەرنامەی بۆ دابنن و دروستی بکەن یعنی بۆ تو زمینەی دروستبوونی کێشە لە کەرکووک یعنی زمینەکە لەبارە ڕاستیەکەی ئەوەیە کەرکووک شارێکە دەبێت هەمومان تەفاهم بکەین لەگەڵ یەکتریا کورد عەرەب تورکمان و برانی ئاشووری و نابێ وا تەماشای برانی ئاشووری بکرێت کە ڕێژەی دەنگدانەکان بۆ نمونە 105 دوجار ئەمانە پێکهاتەیەکی سەرەکی ئەو شارن و نابێت تەماشای برانی تورکمان بکرێت بە حەجمێکی بچووک دەبێت ئێمە پێکە ئۆقرە بگرین و دەبێت ئەمژ ڕوئیا شۆڤێنیە کۆتایی پێبێت ئەم بیرکردنەوە کۆتایی پێبێت ئێمە کە خاوەنی شارەکەین کە بەشێکە لە مێژووینەتەوەکەی ئێمە بەشێکە لە خاکی کوردستان ئێمە داوای برایەتی و تەبایی و ئاشتی بکەین لە ڕاستیە ئەمە ئەزعەف ئیمانە بۆ برانی عەرەب ئەگەر بەمە ڕازی نەبن و دوجار ئەگەر ئەمەش نەکەین دەرفەت زۆرە بۆ ئەوەی داعشکنەی زیاتر بکات لەو منتیقانە خۆ ڕەنگە تەنها ناوچەیەک
کە تا ئێستا ژموجۆڵی داعشی تیابێت ئەو شتیتە حدودیە کە پێوترێت ناوچە کوردستانەکانی دەروی ئیداری هەرێ بۆ لەبەری هەستەکەن کێشەی تایە لە پێناوی ئیستقرارێتێکی زیاتر و لە پێناوی ئەوەی کە کەرکووکێکی باشتر بینا بکرێت شنگالێکی باشتر ئاوادان بکرێتەوە و خانەقینێکی جوانتر هەبێت دەبێت ئێمە هەر چوار لایەنەکەمان تەفاهم بکەین و لە دەوری مێزێکی گفتوگوی هاوبەش ئێوە چی بوو ئێوە ئەتوانە چ ڕێگەیەکەوە کاک فەرمی مەسەلەن تەداخل بکەن بۆەوەی ڕێگری لەو بابەتە بکرێت لە ڕوو قانونیەوە پەیوەندی حکوومەتی هەرێم بە حکوومەتی عراقیەوە بەڕێستان وەکو وەزیر لەگەڵ حکوومەتی عراقی ئیتیساڵێکەیە لەو نێوانە بەڵێ بە بێگومان ئیتیساڵ زۆرە ینی خۆ ئێمە ئەوە بەڕێز وەزیری عەدلمان هەیە کە لە یەکەم ڕۆژەوە لە ناو پرۆسەکەیە بووە وەزیر عەدل لە لوتکەی دەسەڵاتی دادوەریە لە عێراقا بەڵام کێشەکە ئەوەیە یعنی بۆچی وەزیر عەدل ناتوانێت دوا بڕیاردا لەسەر ئەم مەسەلەیە مەسەلەکە ئەوە نییە نایکات مەسەلەکە ئەمە بەعدی سیاسی هەیە و ئەمە لێکدانەوەی تری بۆ ئەکرێت و ئەمە عقلێتێکی شۆڤێنی لە پشتەوەیە ئێمە هەموو ئەندام پەرلەمانەکانمان لەسەر خەندونە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لەسەر خەت بووە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتانە کێشەکە ئەوەیە ئەم ڕوئیا شۆڤێنیە دەرفەتی ئەوە نادات کە کێشەکان بە شێوەیەکی عقلانی بە شێوەیەکی نۆرماڵ چارەسەر بکرێت من پێم وایە لە دوای هەڵبژاردنەکانی هەژدەی ساڵی ڕابردوو لە مانگی ڕابردووە کە ئەکوێتە ساڵی دەسەمبەر قۆناغێکی تازە هاتوۆتە پێشەوە و ئەم قۆناغا پێویستی بە تەفاهمی زیاترە و ئێمەش وەکو کورد نابێت بە غرورێکی زۆرە تەماشای دەرئەنجامەکانی ئینتیخابات بکەین سواز بۆخوا ڕێژەی دەنگی کورد لە 142 بووە و کە مشارەکەشمان وەکەوەی کە پێویستە نەبووە یعنی دەبوو مشارەکەی کورد لە 170 بووە من پێم وایە ڕێژەی بەشداری عەرب لەمە قەت زیاتر نابێت ئەمە دوا لوتکەی بەشداریان بۆ لە پرۆسەکەیە لوتکەی بەشداری برایانی تورکمان بۆ لە پرۆسەکەیە بەڵام کورد دەبوو زیاتر بەشداری بکردا کە ئەمە بۆ من یعنی جۆرێک لە ئومێدشی دروست کردو ئێمە بۆی کە وەکو پێویستیش نەچوونە پرۆسەکەەوە دەنگی لە 142 دانیشتوانی شارەکەمان هێناوە و خەڵکێکی زۆریش نەچۆتە پرۆسەکەەوە کە ئەگەر ئێمە دوو ڕۆژی تر چکی دەنگ نەک کورسی نەک مەقعد دەنگ دوجار قەرار لە چارە نووسی شاری کەرکووکەدا کەوابوو دەرکەوتو ئێمە ڕێژێکی زۆری نین ئێمە ئێستا لە بەردەم دەرفەت و پێشاتی تازیایی سەرکردایەتی کورد دەبێت زۆر ژیرانە زۆر حەکیمانە تەعامل لەگەڵ پرسی کەرکووک و شنگال و خانەقین و مەخمون و نینەوەیە باشە کاک فەرمی هەر لەسەر ئەو کێشەی بینەوە ئەلبەت من تەفاسیل ئەسمە ناو کێشانەی ناوچەکانی تریش و پێکێنانی کابینە و کابینە خۆجێیەکان بەڵام ئەنی تەسەورەکەی سەرۆک وەزیرانی شەو دەسەڵاتی بەسەر پایان نەبێت نوعێک لە ناوەکان مەسەل لە ڕۆژ یەکەمەوە وەزیری داد پەیوەندی پێوە کردووە مەسەلەن ئەوەی جەنابەت وتە جێگری سەرۆکی پەرلەمان داوای کردووە پەیوەندی کردو بە سەرۆک وەزیران و بەڵام کێشەکە خۆی ماوەتەوە ینی خۆ بێ سەرۆک وەزیران کە قەرارێکیدا کە سەرۆکی هێزە چەکدارەکانە بتوانێت یەکلاکەرەوە بێ کاک زانە من بەپێ ئەو تەجروبەی کارکردنی لەو ناوچانە هەمە هیچ کێشەیەک نییە لەو منتیقەیە هیچ هەنگاوێک نییە من بڕێکی زۆر گومانم نەبێت لە پشتیەوە گومانێکی ئەجگار زۆرم هەیە لەسەر هەنگاوەکان یعنی بۆ حکوومەتی عێراقی بە یەک مەسج ئەتوانێت جێیش لە زۆنی خەزرا سەوز لە بەغا دوور بخاتەوە بشی هێنێت و بە بڕیارێکی ڕسمی فەرمی دەوڵەتی ئایانێنێت بۆ لە بەسرا بە یەک مەسج جێیش لە شوێنێک و ئەگوازێتەوە بۆ جێگایەکی تر بۆ دەبێت هەتاوەکو جوڵانەوەیەکی مەدەنی بەرفراوان و جوڵانەوەیەکی گەورەی میدیایی دروست نەبێت و خەڵکێکی زۆر عەزیەت نەدرێت لە کەرکووک و لە خانەقین و لەو ناوچانە ئەم جێشە نەچێتەوە دەرەوە بۆ دەبێت هەموو تەرکیبەی سیاسی کوردی لە کوردستان لە یەکەم ڕۆژە نووسینگەی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ منا لەسەر خەت بوو لەسەر ئەم پرسە بە بەردەوامی بۆ دەبێت بگاتە ئەو ئاستە یعنی بۆ دەبێت ئایا ئەمە لە محافەزەکانی ناوەڕاست و خواری عێراق بەم جۆرەیە نەخێت ئەمە ڕاستی دروستی ئەو قسەی تو ئەسەلمێنێت کە تۆ وەکو میدیاکارێک بە گومانەوە ئەم قسەیەت کرد نەزانم بۆچی یعنی ئەمە کێشەکانی ئێمە لەو منتیقانە کێشەی سیاسین بە ئیمتیاز کێشەی یاساییمان نییە کاک زانە بە پێی دەستور مناطق متنازع عليها ناوچەی کێشە لەسەرن هەتاوەکو ئەو کاتی کە ئەم کێشەیە چارەسەر ئەبێت دەبێت ئیدارەیەکی هاوبەش هەبێت یعنی دەبێت زمانمان زمانی هاوبەش بێت گفتوگۆمان هاوبەش بێت ئاڵامان ڕێز لە ناسنامە و لە ئاڵاکەمان بژیرێت دوێنێ بڕیارێک دەرچووەکە ئاڵای کوردستان لەسەر مەکتەبەکان بۆ دەبێت یعنی هاوڵاتیەک لە شاری کەرکووک هەڵبەتە من نامەوێت لەسەر ئاڵا کێشە دروست بکە قەزێکە ئەمە نییە یعنی من نامەوێت تەفسیری یعنی نەتەوەی بە دیوە سلبیەکەی شەڕ بکڕێن بەڵێ بە بێگومان یعنی نامانوێت ئێمە لەسەر ئاڵا شەڕ بێ بەڵام ئەگەر ئاڵا
ڕەمزی ئەم نیشتیمانی نەتەوەی ئێمەیە ئەگەر سرودی مۆچنی عێراقی سرودی منە و ئەی ڕەقیبیش سرودی منە بۆ ئەوەی ئەم سرودەم خۆش بێ دەوێت دەفەدەن زمانم بپژێ بە سرودی ئەی ڕەقیب لە کەرکووک لە خانەقین و لە شنگال بۆ ئەوەی ئاڵای عێراقم خۆش بێ دەبێت ڕێز لە ئاڵاکی منیش بگرن یعنی ئەمە ئەنسوریەت نییە کاکزانە ئێمە ڕێزێکی زۆرمان بۆ ئاڵای عێراقیە یعنی پێمان وایە ئەم ئاڵای هەمومانە بەڵام خۆ ئەمە بە سازشکردن نابێت بە پاڕانەوە نابێت من بچم لە بەڕێوەبەرێکی گشتی پەروەردەی کەرکووک بەڕێمە بڵم ئەم ئاڵایە نابێ وابێت ئەخ بە چ حەقێک ئەمە ئەکات هەزاران گەنجی ئەم وڵاتە لە ژێر ئەو ئاڵایە شەهید بووە لە ژێر ئاڵای عێراقە لە شەڕی داعشا لەسەر کەرکووک شەهید بووە ئەمە پێم وایە یعنی ئەمانی کە مەسئولیت وەرەگرن لە کەرکووک بە جۆرێ قورمی شەکرێن پێیان وایە شخصیەتی معنەویان کاتێک دروستە بێت کە دژایەتی کورد بکەن دژایەتی کورد نەک دژایەتی حیزب ئەو هاوڵاتی لە بەردەم پارێزگای کەرکووک لە دۆم ڕۆژی سەرکەوتنی لیستی کوردی لە شاری کەرکووک کە لیانەدا لەبەر ئەوە نەبوو ئەمە چێە و چینیە لەبەری جلی کوردی لەبەر بوو باشە کابوو ئێمە دەبێت تێبگەین و تەفاهم بکەین ئەمانە وا بیرەکەنەوە پرسیارەکەەوەی ئێمە چی بکەین ئێمە بەش بە حاڵی خۆم کاکزانە پێم وایە تەجروبەی تەعاملکردن لەسەر مەسلەی کەرکووک و لەسەر مەسلەی خانەقین و شنگال ئەگەر ئێمە لەم تەجروبەیە مۆفەق بین باش بە حاڵی خۆم ئەگەر نێتێکە بێ کێشە چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان ئالۆز نییە کاکفەمی هەست ناکەی ئەمە بۆ ئەوەیە کە کورد ڕەنگە بە بەهۆی ئەو استحقاقی انتخابی کە هەیەی بچێتەوە ناو دام و دەستگاکانی کەرکووکا و بتوانێت پلەپۆستی هەبێ ئەو کاتە ڕێگری لەوانەکرێ یانە پێشەوە دەستی خۆیان بۆشێن و تۆڵی ئەو دەنگدانە لە کوردکەنەوە بە بەلێدان لەو گەنجەوە بە قەدەغەکردنی ئاڵای کوردستانەوە بەچوونە سەر سوپا بۆ سەرگەڕەکەیەوە 2000 ڕەنگەشتی تریشی لێ بکەوێتەوە کاکزانە من ئومێ دەکەم هۆکارێک نیە بۆەوە من ئومێ دەکەم ئەمە بەم جۆرە نەبێت بەڵام لە ڕاستیە لە دوای دەرئەنجامی هەڵبژاردنەکانەوە بەرزکردنەوەی وێنەی دیکتاتۆری لە ناوچووی سەدام لە بەردەم محافظە و وتاف کێشان ئەمانە نازانم کەیتی ئەگەن کورد لەم شتانە سڵ ناکاتەوە ینی کورد عاملی سەرەکی ڕوخانی ئەو دەوڵەتە بوو چۆن ئێستا ئێمە بە بەرزکردنەوەی کە زیندوو بوو لێی ناترسین ئێستا بە بەرزکردنەوەی وێنەیەک یعنی ئەم عقلێتە چاوەڕوانی هەموو شتێکی لێکرێت من بەش بە حاڵی خۆم پێم وایە عقلێتێکی نەرمتر هەیە لە بەغداد ئێمە دەبێت کار لەسەر ئەمە بکەین و هەندێک دۆستمان هەیە لە کەرکووک لە ناو تورکمان و لە ناو عەرەب دەبێت ڕوبەری ئەم دۆساتێمە فراوان بکەین و دەبێت دەرفەت نەدەین جارێکی تر ئەو خەڵکانی وا بیریان کرێتەوە لەو شارەیە مەکان و دەسەڵات و مەسئولیەتیان هەبێت ئەو خەڵکانە نەک پێگاتەکانیان بۆ لەبەری ئەگەر ئێمە بە هەمان ڕوئیای ئەوان بیرمان کردەوە کێشەکانمان لە کەرکووک قوڵتورەکەنەوە ئێمە خاوەنی ئەو شاری بۆیە دەبێت ئێمە مرونەتی زیاتر پیشاندین بۆ چارەسەرکردنی کێشەکان واقعەیەک هەیە کاکزانە هیچ هێزێک و هیچ پێک هاتەیەک لە پێش هەمویانەوە ئێمەش کە کوردین کە خۆمان بە خانی شارەکازانی بەتەنیا ناتوانین ئیداری ئەو شارە بدەین بەتەنیا ناتوانین ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئیدارە بدەین ئەمە واقعا دەبێت ئێمە تەعامل لەگەڵ ئەو پێدراوەیە بکەین کە ئێستاکە لە منتیقەکەی هەیە عەقلانیەت ئەوەیە بە ئارامی بەهێمنی کار بکەین و دۆستەکانمان لە دنیای دەرەوەش بێنینە سەرخەت بۆ چارەسەرکردنی کێشەکان عەقلانیەت لەوەیان نییە ئێمە بە ڕوئیایەکی شۆڤێنی قەومی کوردی بچینە ناو پرۆسەکەەوە کێشەکانمان ئاڵۆستر دەکات وەگرەکانی دەست ئەگەێنێتە دەم لەوەوە ئەوە بەڵام تا ئێستا پێناچێ ئەو مەسجا شۆڤێنیا ئەو ئەقلێتە بگەیشتێتی یەکێتی و پارتی بەڕێستان وەزیرن لە حکوومەتێکا کە یەکێتی و پارتی تێدا هەو بەشن زایدەن گۆڕان تا ئێستا هەنگاوێک نابین درێکی یەکێتی و پارتی ڕێکەوتنێ بکەن کوتلێکی کوردستانی دروستکەن لە کەرکۆک لە مۆسڵ لە خانەقین لە هەموو ئەو ناوچانە بۆی بتوانن لەگەڵ ئەو خەڵکانی کە تەفاهمیان لەگەڵەکرێ هاوپەیمانێتێک دروستکەن ئێستاش بۆنی ناکۆچی نێوان حزب کوردەکان زیاترە کە خەڵکی کورکەرکووک ئەوەی ڕەت کردو لە ئینتیخابات ئاڵای حزبەکان بێکەوە لە یەکسیارە بوو بێکەوە بانگەشیانە کرد بێکەوە هەڵپەرچیانە کرد کابراوتی من ئاڵای سەوز و زەرد بێکەوە بوتی من گرنگەوە کورد سەرکەوتووە من پارتیشم ینی ئەم ئەقلێتە نەگەیشتوتە یان ئەم ئیرادەی نەگەیشتوتە سیاسی باڵەکان بوو لە ڕاستیە کاک ئێزارە من سوپاس دەکەم کە زۆر بە جوانی ئەحساسی دانیشتوانی شاری کەرکووکت خسەڕ و خانەقینیەکانت خسەڕ و شنگال و مەخموریەکانت خسەڕ و لە ڕاستیە دانیشتوانی ئەو ناوچەیە کوردایەتیان ئەوێت لە ڕاستیە ئەزانن گرفتەکانی ئێمە گرفتی کوردبوونە و گرفتی حیزبی بوون نییە و خەڵکی ئەو شارە
دەنگیاندا هەموو حیزبێک ئێستا حەجمی خۆی ئەزانێت ئیتر بە لە چەلەحانی ئەوەی کە چۆن بووە چۆن نەبوو چێ بردێتەوە کەس نەدۆڕاوە بڕای من هیچ حیزبێکی کوردی نەدۆڕاوە لای من هیچ حیزبێکی هەمومان مادام کورد بە دەنگ ئەگەر بە دەنگێکیش بێ لە دوای ئەو هەموو فشاری کە لەسەرمان بوو کورد بردێەوە بە یەک دەنگیش لە پێش بین کەوا بوو ئەو شاری هی ئێمەیە و من لە بەرنمەیەکی کورساتیش ئەوم ڕوون کردو کاکزانە زیاتر لە 100,000 دەنگی عەرب کە هاتووە لەو شارەیە هیچ حەویجەیە هی ڕیاضە هی کەرکووک نییە یعنی ئێمە بردومانەوە کەوا بوو دەبێت لە مێزی سەرکەوتنە دەبێت عسابمان ئارامتر بێت نەفسێتمان هێمنتر بێ و نابێ بەم جۆرە تەعامل بکەین کوردی کەرکووک و ئەو ناوچانە بەم جۆرە بیریان کردو کە تو خستە ڕوو و من ئەوەی کە ئەمە نەبێتە دیفاع بۆ یەکێتی لە ڕاستیە ئەوەی کە من ئاگادارم خۆزگە من ئێستا ئاگاداری بڕیاری سیاسی پارتیش بوومایە خۆزگە ئاگادار بوومایە بووی من ئەلێرە باسم بکردایە ئەوەی کە من ئاگادارم یەکێکی وەفدی پێکهێناوە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە تەشکیلکردنی حکوومەتی خێرجێیی هەمووشی وەکو پاکێجێکە بینێت و یەکەمین جهەتیش لەگەڵ برانی پارتی دیموکراتی کوردستانە دائنیشێت و من پێم وایە لەبەردەم مەسئولیەتێکی مێژووی ئەجگار گەوریان کاکزانە ئەگەر یەکێتی بە تەنیا بچێتە ناو پرۆسی مفاوزاتەوە لە کەرکووک بەقەدەر 5 کورسی احتراممانەگرن بەقەدەر 6 کورسی ئەگەر دوو کورسەکەی پارتیمان لەگەڵ بێت ئەبین بە 8 کورسی و نیوە و بەقەد نیوەی شارەکەی ئێمەیە دەبێت پێکەوە بچنە ناو مفاوزاتەوە و پێکەوە حکوومەتی خۆجێی دروستکەن ئەگەر پارتی بە دوو کورسیەکەی خۆیەوە لە کەرکووک بچێتە ناو مفاوزاتی تشکیلکردنی حکوومەتی خۆجێیەوە هەموو خەڵکی کەرکووک دەبێت ئەو ڕاستی بزانێت بەقەدەر دوو کورسی حرمەتی ژیرێت نەک وەکو پێکهاتە وەکو پێکهاتە ڕێزی ناگیرێت وەکو دوو کورسی ڕێزی ژیرێت ئەمە بۆ نینەوەش هەڕاستە ئەگەر یەکێتی بە دوو کورسیەوە بچێتە مفاوزات و پارتی فەرامۆش بکات دەبێ بزانین بەقەدەر دوو کورسی حرمەتمانە ژیرە لە نینەوە ئەگەر 4 کورسیەکەی پارتی و دوو کورسیەکەی یەکێتی کە ئەکاتە 6 کورسی ئەبین بە هێزی زۆرینە باش ئەمە سیاسەتە ڕاستەکەی یان پەرتەوازە بین من پێم وایە ئەوەی کە هەیە تا ئێستا زیاتر بەداخەوە گفتوگۆی کار و کاردانەوەکانی بینی ینی کادریان و هەواڵانی هەردوو هێزەکەیە کە بەش ڕەنگە زۆر جار مەشاکلەکانی هەرێمیش کاریگەری هەبێت لەسەر ئەم پرسە واقسە ئەکرا گەننا لەسەر ئاسی سەرکردایەتی هەتاکو ئێساکە من جۆم لە خیتابێکی تون نەبووە لە هەردوو سەرکردایەتێکە و من بەش بە حاڵی خۆشم بەڵام خەڵک هەنگاوی کردەوەی بۆی هەش کورسە و دوو کورسە تێکەڵ بکرێ لە مۆسڵ ئەو 4 کورسی دوو کورسە تێکەڵ بکرێ مەسەلەن پاڵپشتی یەکتر بکرێت لەوەیە کاکزانە لە ڕووی قانونیەوە هەتاکو ئێستا دوابڕیار لەسەر چارەنووسی انتخاباتەکە نەدراوە دەبێت ئەمە لەبەرچاو بگرین ینی هێزی سیاسیش دەبێت پەلە نەکات یعنی هێشتا تانەکانی انتخابات دوابڕیاری لەسەر وەرنەژیراوە بۆیە من بەش بە حاڵی خۆم پێم وایە هەم جەنابی کاک مەسعود هەم جەنابی کاک بافڵ دوو کاراکتەری بنچینەی و ئەساسی ئەم وڵاتی ئێمن و مەسئولیەتی مێژووی لە ئەستوێی ئەوانە من پێم وایە ئەم دوو کاراکتەرە مێژووی هەردوو هێزەکەی خۆیان یەک ئەخەن و نایڵن ماڵی کورد پەرتەوازە بێت لەو دووشێن و لە هەموو ئەو ناوچانە یعنی ئێمە بە درێژایی مێژوو شۆڕشەکان خوێنی شەیدەکانمان لە پێناوی بە زیندووهێتی هێشتنەوەی ئەو ناوچانە بووە خەڵک هەیە ئێستا پرسیارە کات ئەڵێ ئێمە دەبێت ئیسە خەمێک لە سلێمانی و لە هەولێر بخۆین کە عەرەبێکی زۆر بۆی هاتووە باواز لە کەرکووک بێنین کابوو دەبێت ئێمە وردە وردە ئەم نیگەرانی خەڵک بڕێوێنینەوە و دەبێت ئێمە لەو ناوچانە ڕقم یەک بین نمرە یەک بین کە سەیری ئەم دوو کاراکتەرەشەکەم سەیری تاریخیانەکەم سەیری شخصیتیانەکەم سەیری حیزبەکانیانەکەم سەیری شۆڕشەکانیانەکەم بەلامەوە قورسە بڕوام وابێت برانی پارتی لە دەرەوەی یەکێتی لە کەرکووک بچن لەگەڵ هێزێکی شۆڤێنیە ئیتیفاق بکەن یەکێتی بخەنە دەرەوە بەلامەوە قورسە کە تەماشای تاریخەکەکەم کە من پێیەکم بە ئاگاشم لە مێژوو هەمان ئەو ڕاستیەش بۆ یەکێتی هەیە بۆ مسڵ نابێت ئەمە یعنی لەگەڵ پارتیا بکات دەبێت یەکگرتوو بین موحەد بین ئەم ڕۆگەڕێکی نەورۆزە بەیانی گەڕێکی ڕەحیماوەیە دوو ڕۆژی تر لە سلەیمانی و لە هەولێر پێکاتی ئەبن بە پێگاتی نمرە 2 لە کوردستانە داوای کورسی پەرلەمانی ئەکەن هەڵبەتە ئەگەر یاسا سەروەر بێ لە وڵاتەیە من دژی پێگاتی عەربی نیم من دژی ئەمە نیم من ینی لەگەڵ ئەوەیە نەخێر لەگەڵ ئەویان یاسا سەروەر بێ ڕێز لە هەمووی بگیرێت بەڵام ئێمە لە وڵاتەیە پێمان خۆش بێیانە کەمینەین ئێمە 6 ملیۆن ئینسانین ئەوان ئەو بوون بە 35 بۆ 40 ملیۆن ئینسان ئەگەر زۆر بە منطق تەعامل نەکەین زۆر کورسە من لە جەناب تەپرسم لە ڕێی جەنابش تۆ ڕۆکەمە بینەرانی بەڕێزی کورسات یەک ئەندام پەرلەمانی سوننە هەبووە بە جددی بێتە سەرخەت بڵێ چیتر مەزلومیت بەرامبەر کورد قبول نییە و موچەکەیان بدەنێ یەک سوننە هەبوو دیفاعمان لێ بکە
نەکراوە یعنی کابوو بۆ ئێمە هەرگلی لە شیعە بکەین بڵێن دەسەڵات لای شیعەیە دەبێ هەرگلی ناوانیە کە هاتە سەر خەریتەی کوردستان قوتی کوردستان موچەی کوردستان فەرمانبەری کوردستان کە 1400 ساڵە ململانی لە بینیانە هەیە سەبارەت بە ئەم کێشانە بچووکترین ناکۆکی لە بینیانانیە کاکزانە بۆیە بۆ دەبێت ئێمە عرب بیرەکەن عربن دوجار هیچ گرفتێکیان نییە و من بەش بە حاڵی خۆم چاوەڕێی ئەواکەم طبعا من وەکو دەستەی ناوچە کوردستانەکان بە دڵنیای و ئەوە سیاست و ئەو ڕێیامان بووە و داواش لە سەرکردایەتی یەکێتی پارتیش ئەەکەم هێزە سیاسەکانی تری کوردستانیش ڕێیان وەرگرن بۆ چوونیان وەرگرن ڕێی برایانی ئیسلامی وەرگرن ڕێی چەپەکان وەرگرن خەڵکی خوێنەوار و خەڵکی ینی تێگەشتویان تایە ئەو ئەمانە بەرنمەیان هەیە و ئەم منتیقانە ینی ڕاستە ئێستا یەکێتی خاوەنی کەرکووکە پارتی لە مووسڵ زۆرینەیە بەڵام ئەمەمانای ئەوە نییە قفڵی پرۆژەی نیشتیمانی لای ئەمان بێ با دەرفەت بین ئەم برایانش لەگەڵمان بن هەمومان خاوەنین بیرکردنەوەی تەندروست کاکزانە بیرکردنەوەی جەنابی مام جەلالە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە ڕوئیای ئەوە ئەو پیاوە کە ئێماڵین ڕێباز و فەلسەفە و بیرکردنەوە من ڕێباز و فەلسەفە و بیرکردنەوە ئێستا فریام کەوێت و ئێستاکە پابند بم پێوەی و ئەمەش تەنها یەکێتیەکان مەسئول نین پابند پێوەی ڕاستە بە ژمارەیەک نمرەیەک ئێمەین بەڵام ئەمە ئەم ئەفکارە بۆ هەموو هێزە سیاسیەکان بووە جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود دەستوریان نووسیەوە خوای لێ خۆش بێت کاک نوشیروانی ڕەحمەتی و مامۆستا سڵاح الدین بەهادین لە مەجلیسی حکوم بوونە ئەمانە پێکەوە عێراقی نوێیان دروست کرد و هەریەکێ بەپێی حەجم و قورسایی خۆی لە وەسەتی بڕیاری سیاسی عێراقیە دەوری هەبووە بۆیە دەبێت ئێمە بە شوێن پێی ئەوانە بچینەوە و هەوڵ بدەین گرفتەکانمان تۆزێک کەم بکەینەوە کاکە دوجار یەکێتی و پارتی برای یەکەن کاکزانە و ئێمە ئەم حکوومەتە سەرباری ڕەخنەکە لێت هەیە سەرباری گلەی ئەو فەرمانبەری کە بێم وچەیە کاکە من خۆم کە ئەچمە دەوام مرتاح نیم ئاسوودە نیم بۆ لەبەروی لە کاتی خۆیان فەرمانبەرەکانم موچەوە ناگرن بەڵام دوجار ئەم حکوومەتە بەری ڕەنج و ماندووبوونی هەزاران شەهیدە هی هێزێکی دیاریکراو نییە ئەم حکوومەتی هی هێزێکی دیاریکراو بێ من بەیانی داوامی تیا ناکەم ئەم حکوومەتە حکوومەت یاریمی کوردستانە و ئەم مۆنۆپۆلیش نەکراوە هی هەمومانە ئەم حکوومەتە و دەی بەم ڕوئیایەوە تەعامل لەگەڵ ئەم حکوومەتەیە بکەین کەم و کورتیە ڕەخنەی لێ بگرین بەڵام ڕەخنەیەکی بابەتی نەک ڕەخنەیەکە بیرروخێنین تو ئێستا بینیت یعنی شخصێتی کوردی و شخصێتی ئەم حکوومەتەوە ئەم دەسەڵاتە سیاسی کوردیە لە ناوچە کوردستانەکان چۆن گەشایەوە چۆن لە وەسەتی بڕیاری سیاسی عێراقی و ئیقلیمی و ناوچەیی و جیهانیا حسابێکی تر بۆ کورد دەکرێت ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە لێرەوە ئیتر وردەوردە داخلی مفاوەزاتی چارەسەرکردنی کێشەکانی خۆشمان بین لە حتا لەگەل لە ڕووی لەوەش بێت مەسەلا خانەقی نیسا کورد لە ڕێیەکێتەوە کورسێکی هەیە مەسەلا دەستخورمات و کورد لە ڕێیەکێتەوە کورسێکی هەیە بتواندرێ ئەوانش مەسەلەن پارتی لە بەغداشەوە پاڵپشتیەکێتی بکە مەسەلەن لە حکوومەتی خۆجەیە فەرامۆش نەکرد مەسەلەن لانی کەم قایمقامی هەردوو قەزای دەستخورمات و خانەقی وەرگریتەوە کورد مەسەلەن لە مووسڵایەکێتی دامی پارتی بکە کە بتوانێت لانی کەم جێگری محافظە بێ لە کەرکووکە پارتی دامیەکێتی بکە کە محافظە بێ بۆی سبەی ئێمەیەخی محافظ بگرین محافظ بێتە سەرخەت بڵێ زەحمەت دەبێ وسپاتچیەکە لێ من پۆلیسە نێرم چیتان هەیە وەرنەوە قانونەوە ئەنی بەو شێوەیە بێ کورد ئەوەی ئەوێ باوەڕکە کورد لە ئامەد لە مەهابات لە عەفرین لە قامشلۆ ئەوەی ئەوێ کاکفامی ینی بۆ ئەو ڕوئیایە جێبەجێ نابێ ینی تاکەی ئێمە ئەو شەقە دروستکەین کە مەسەلەن سبەینە درۆنێک لە عربەت درۆن لە عربەتی دا و درۆن لە هەولێریشی داوە ینی کوردستانەی دوجار ئەوەی شەهیدە بێ ئەوەی بریندارە بێ کووردە ینی بۆ ئەو ڕوئیایە ناچێتە پێشەوە ئیشی لەسەر ناگرێت کاکزانە یعنی بە درێژایی مێژوو ململانی کوردی هۆکار بۆ عاملی ئەساسی بۆ ئەوەی تەواوی ئامانجەکانمان بەدینهێنی یعنی من پێم وایە ئەوە سیاسەتە ڕاستەکەی کە تو باسی ئەەکەی هیچ بەشێکی ئەم کوردستانە هەولێر و سلەیمانی و دووەک و هەڵەبجەی شەهید هیچ جیاوازێکی نییە و کەرکووکیش ئەمڕۆ سەنگەری پارێزگاریکردنە لەو شارانە بڕوا بکە بەرزبوونەوەی بیناکان لە هەولێر و لە سلەیمانی و لە بادینان و لە هەڵەبجە ئەو کاتە ئەتوانێت دیمەنێکی جوان بداتە خەریتەی کوردستان ئەگەر ئەو کەرکووکە پارێزراوە بێ ئەگەر ئەو دووسخورماتۆ پارێزراوە بێ کە ئەو هەموو ناحەقەی لە 7 ساڵی ڕابردووە بەرامبەر بە دانیشتوانی ئەو ناوچەیە کرا ئەو کاتە خۆشە گەڕان لە سلەیمانی و لە هەولێر کە مەندەلی ئەوها بریندار و جەستی ئەوها زامدار نەبێت ئێستا کێشە هەیە لە وڵاتەیە بۆیە زۆرجە هەستەکەی خەڵکی کوردستان جارویا پرسیارەکە لە ئینتیمایان نەماوە چۆن کورد ئینتیمای نەماوە کوردێک هەبوو لەم سلەیمانیە لە هەولێر لە دوهۆک لە هەڵەبجە ئاهەنگی سەرکەوتنی کورد نەژێڕێ لە کەرکووک و لە خانەقین و لە شنگان نەبووە
ئەم ملانێ سیاسی من بەش بە حاڵی خۆم بەلامەوە زۆر ئاسایی یەکێتی پارتی جیاواز بن وەرە جیاوازێک جوانێک کەش لەمە من بانمونێکە دۆژێرمە لەگە کاکوبادا گفتوگۆمانە کرد لەسەر کێشەکانی کەرکووانە و دواتر گفتوگۆ هاتە سەر مەسەلەی یەکێتی پارتی. یعنی ڕێی کاکوبات بەوازحی ئەوە بوو زۆر ئاسایی یەکێتی پارتی ململانیان هەبێت لە چوارچێوێکی تەندروستە. دوجار ئێمە دوو هێزی جیاوازین، دوو ڕیای جیاوازین، دوو تێگەشتنی جیاوازین. بەڵام ئەم ململانیانە سەرباری ئەوەی کە ئەویت کە تەندروستیش بێت نابێت ئێمە بیگوازینەوە بۆ ئەو ناوچانە. نابێت ئێمە لەو ناوچانە کاری بکەین. و ئەو ئەفکاری کاقوبادیش بینیمان لە ناو گەڕەکە کوردیەکانە خۆتان تەختێتان کرد. هەموو میدیای کوردی تەختی کرد. یەکێتیەک و پارتیەک پێکەوە بوون. جیاوازیان ناکرد. لە شنگال ئەمە هەروە بوو. کاک زانە ئێمە ئەگەر وا بیر بکەینەوە ئەتوانین تەجاوزی کێشەکانی خۆشمان بکەین. و چی تریش دەرفەت نادین وڵاتانی ئیقلیمی بێنە ناو ئەم جیاوازیانەمانەوە ڕوبەری گرفتەکانمان قوڵتر بکەنەوە. ئێستا گرنجەکە گەیشتۆتە ئاستێک کاکفەهمی مەسەلەن وەزیری دەرەوەی تورکیا ئەڵێ ئەبێ پارێزگاری کەرکووک بنۆرە بێ و ئەوان لە ژێرەوە بە ئاشکرا و تویانە لە ئەخیر لە دوانی ئەڵێ یەکێتی نابێ پارێزگار وەربگرێت لە بەرەوەی ئەوان هاوپەیمانی ئێمە نین. ئەو وەزیری دەرەوەی وڵاتێکی اقلیمی گەورەی و کوتوشیان ناوەتە سەرخەت ینی چی کورد نایەتە سەرخەت ینی چی کورد لیژنەیەکی هاو بەش پێکنیانێ بۆ ناوچە کوردستانیانە کە داعمی بەڕێزیش بکات دەستەکەی بەڕێزیش بکات وزارەتەکەی بەڕێزیش بکات کە بتوانانی ئیشی تیا بکەی وەکو حکوومەتی هەرێم ئەگەر چی ئێستا زۆر شت وەستاوە. کاک زانە ئەمە مەترسێکی گەورە نیە پێمان ناڵێ مەترسێکی گەورە هەیە هەموو کاتێک ینی ئیقلیم دەوری هەبووە لە لەعبەی کەرکووکە و ئێمە پێش ئینتخاباتیش و لەگەڵ جەنابتە لە 2 ساڵی ڕابردووە بەرنامەمان کردو ئەمەمان باس کردووە کێشەی کەرکووک کێشێکی ئالۆزە و تەنها عێراقیەکان نین قەرار لەو قەزەیە ئەدەن. ئێران قسەی هەیە، تورکیا قسەی هەیە، کۆمەڵگەی نێودەوڵەتی قسەی هەیە. باشترین هەنگاو چی ئێمە بینین ئەوەیە کە بە موحەدی بچینە ناو پرۆسەی بیناکردنەوەی حکوومەتی خۆجیەوە. بەڵام هیچ دەوڵەتێکی محەلی ناتوانێت هیچ دەوڵەتێکی ئیقلیمی ناتوانێت قەراردا لەوەی کە ئیداری ئەو شارە چۆنە. ئەوە کەرکووکیان خۆیانن قەرارەدەن. وەوە ئێمە قەرارە دەین و سنوقەکانی دەنگدانە قەرارەدەن و دوجار یاسایەکی ژێ لەو شاریا بڕیارەدا. ئێمە لەگە برانی تورکمان دۆستایەتیمان هەیە و بە بەشێکی ئەساسی شارەکەیان ئەزانین بە تایبەتی ئەوانی کە دانیشتوانی ڕەسەنن لەگەڵ ئێمەیە لەگەڵ برانی عەرەبا بە هەمان شێوە. ئێمە ڕوئیایەکی شۆڤێنیمان نییە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەو شارەیە بەڵام ڕێگەش بە ڕوئیای شۆڤێنی نادین بۆ چارەسەرکردنی کێشەکان لە شارەکەیە. کاک زانە ئێمە لە کەرکووک لە بەردەم پێشهاتێکی تازایی کورد دەبێت بە سنگ و بە هەناسیەکی جیاوازترەوە سیاست بکات. ئێستاکە هەفتەی مانگی ڕابردوو نییە. 18 مانگ 19 مانگی 12 ساڵی 2023 کۆتایی هات. خەریتەی سیاسی و خەریتەی ئیداری و خەریتەی حکوومەتی خۆجێی کۆتایی هات لەو شارەیە گۆڕا لە خانەقین ئەگۆڕێت لە دووسخورمات و ئەگۆڕێت تەواو ئەمە یعنی حتا مەسەلەن لە بەعشقە کورد دەرچووە لە شنگال لاین لە منتیقەی زومار خەڵک کورد دەرچووە لە شنگال خەڵک کورد دەرچووە کەوانە داوا دەکەن ینی ئەوە پێدراوە کە پێتەڵێ وەرە و فەرمو من ئەوە دەنگم پێدایەوە نوێنەرم بۆ ناردە حکوومەتی خۆجێی تۆش وەرە لێرە لەگەڵم بە بەس لەگەڵ بوونەکە خۆ بەس بە پارتی ناکرێت بەس بێچێتیش ناکرێت. پێش هەموو شتێک دەبێت ناوماڵی کوردی مفاوزاتی ناوماڵی کوردی سەر بکەوێت و دەبێت دوا قۆناغی خەباتەکەی خۆی بەدی بێنێت لە دوای ئەوە وەفدێکی مفاوزی مشتەرەک کار لەسەر ئەوە بکات کە ئێمە چۆن ئەتوانین تەعامل لەگەڵ حکوومەتە خۆجیەکانی ئەو ناوچانەیەکەین پرسێکی زۆر ئالۆزە و حکمەتی سیاسەکانی ئێمە لەم پرسە ئالۆزەیە دەرەکەوێت و دەبێت لە کوردستانی شاواز لە خیتابی خۆفەرزکردن بهێنین و ئەم خیتابە کە ئێمە لە ماوەکانی ڕابردووە گلەیمان لێ هەبووە و ئێستاش کە بۆ نمونە من بە ئەمە بڵێ ئێستا کە یەکێتی لەو ناوچانە سەرکەوتوو بووە نابێت بە هەمان خیتابی خۆفەرزکردن تەعامل بکات. نەتیجەی نییە و ئێمە یەکێتی و پارتی لە یەک سەنگەرای و یەک چارە نووسمان هەیە و حکوومەتی ئیقلیمی ناوچەکە هەتاوکو حدودێکی دیاریکرا و هاوکاریمانەکە لێ بە دواوە هاوکارمان نابێت و دەعممان نابێت و ئێمە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر و بینیمان دەرگا و دەواازەکانی دنیا لە ڕوومان داخرا. یعنی تەجروبەیەکی تازەیە تەجروبێکی کۆن نییە بڕێکی زۆر بیرکردنەوەی نایە و پێویست ناکە بڵین ئەمە لە سەردەمی شێخ محمودی نەمرا ڕوویداوە خەڵک گومانی هەبێ بڵێ جا من توزانم لە سەردەمی شێخ محموداتی ئەوە چاوی خۆی بینیمان تیاژیاوین و ئەو غەدرەی کە لە کورد کراوە لە 6 ساڵی ڕابردووە بەشێک بووینەتیایە بەسەرمان هاتووە. بۆیە ئێستا کە ئێمە لە بەردەم چۆن ئەڵین خەریتەی سیاسی ئەو ناوچانە و خەریتەی خەدەمی ئەو ناوچانە گۆڕا بەبێ گومان بە هەمان شێوەش سەرکردایەتی سیاسی کوردیش بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی و پارتی لە بەردەم تەجروبەیەکی تازەیان
و دەبێت ئەم دوو هێزە بە ڕوئیەکی فراوانترەوە تەعامل بکەن و من بەش بە حاڵی خۆم پێم وایە وا بیر ئەکەنەوە و ئەوەی کە هەیە و من داواش ئەەکەم لە جەنابێت و لە هەموو میدیاکانی لە ڕێی کورساتەوە داوە لە هەموو میدیاکانی پارتی ئەەکەم ئەوانی کە ڕاستە خۆسەر بە پارتینیان ئەوانی کە دام ئەکرێن زیاتر ئەوانە بکەن ئەوانم میوانداری بکەن کە گفتوگۆی کە خیتابەکەیان بە ئاراستی گیربوونە خیتابەکەیان بە ئاراستی ئارامیە کورسات ماڵی هەمووانە با ئەم دەست پێ بکات ئەگەر تا چەند لەگەڵمان کرد حتا لە بانگەشەی انتخاباتیش ئیتیزاهەکە ڕۆ ئەو بە ڕاستە بانگەشە بۆیەکی کراوە بەڵام نەچوونێتە مەهاتەراتەوە گەر هەندێک جار ئیستفزازێکە بێت جوابێکی کورتی دوو دقەی درابێتەوە کاک زانە زۆر کارێکی پیرۆزە چکی بۆ من ئەڵێم کورسات بینەرتان هەیە ئەچێتە هەموو جێگایەک کابوو بە حەجمی بینەرەکانتان مەسئولیەتتان لە ئەستۆیە و من پێشم وایە ئێساکە لە بەردەم مەسئولیەت و قۆناغێکی تازەیان کەویش قۆناغی بڵێن تەشکیلکردنی حکوومەتی خۆجیە من لا یادی کورساتە بروسکەیەکی پیرۆزباییمنا وتم دەورتان هەبوو لە پاراستنی خاکی نیشتیمان لە بەشێک بوون لە ئیبرازکردنی خەمی کورد لە کەرکووک نەخەمی یەکێتیەکان لە کەرکووک و من بەش بە حاڵی خۆمەکو دەستی ناوچە کوردستانەکان سوپاسی کەناڵەکانی تریش ئەەکەم کە ڕۆڵیان ئیجابی بووە زۆر گرینگە من لەم شاشەیەوە دەرفەتم ئەدەن کەوا ئەڵێم یعنی باهینی خۆم بۆ ینی هەر کەسێک کاری باشی کرد دەبێ باس بکرێت و من داوا ئەکەم یعنی ئەم فترەی کەماوە فترەیەکی موحد بێت لە بینی هەمووتانە من نەزانم هەمووتان ڕەفیقن پێکەوە یەکتر ئەبینن و کۆنتاکتان هەیە پێکەوە و بەردەوام گفتوگۆتان هەیە هەتاکو ئەو کاتی حکوومەتی خۆجێیی دروست ئەبێت کەمتر دەرفەتی ئەو بدەن ئەو خەڵکانی کە بۆ نمونە طبعاً جیاوازی خستنە ڕوو طبیعیە بەڵام خیتابی زبر و خیتابی گرش چونکە هەموو قسانی ئێمە تەرجمە کرێت کۆتا قسەی من لەسەر ئەمە چیە کاک زانا یعنی لە کاتی بانگەشەی انتخاباتە بەشێک لە حزوری عەرب بۆ سەر سنووقەکانی دەنگدان چی بوو هەندێک هێز هەبوو لە کوردستانە هێزی تازە بوون تەجروبەی خیتابی انتخابیان نەبوو خیتابی زۆر توندیانەدا خیتابی زۆر توندیانە تەرجمە ئەکرا لەناو عەرەبە بڵاوە کرایەوە ئەوە کوردوا ئەڵێ ئێدە کابرای عەرەبی چۆن ناچم بۆ دەنگدان ئەوە هانی ئەدان بچێتە سەر سنووقەکانی دەنگدان چۆن کابرای عەرەبوتی لە دوای هەژدەی مانگ دەبێت هەموو کوردێک ئاگان بکاتە سەری بە بێگومان تەشجیعی کوردی کرد ئەی ئەمە بۆ ئەوانیش ڕاستە بۆیە ئینسان دەبێت بەپێی ئەو قۆناغی تایەتی مەسئولانە تەعامل بکات لەسەر ئەو پرس و ڕووداوانی کە دێنە پێش لە نقطەی ڕەبیعەوە هەتا ئەگەیتە نۆزریە تقریبا نەکاتە ئەوێ مەندەلی و بەدرەوزەستان و مەنتیقانە بەڕێزلی بەرپرسی ئەگەر بەو شێوەی کە جەنابەت باسیەکەی ئەو خیتابەی جەنابەت باسیەکەی بەو شێوەیە نەڕوە پێت وانە لە بەردەم مەترسێکی گەورەیە بە تەواوی ئەو خەتە کاک زانە بە بێگومان لە بەردەم مەترسێکی گەورەیە یعنی ئێمە یەکگرتووی ناتوانانی ئامانجەکان بهێنینەتی ئەی ئەگەر بە پەرتەوازەیی بچینەوە ئەم گفتوگویانەوە ئەم حکوومەتی عێراقی سەرباری هەموو گەندەڵیەکانی سەرباری هەموو خراپەکانی دەوڵەتە موسساتی هەیە مستەشاری گەورەی دنیا پشتیوانیانە کاک زانە بۆ ئێمە کە لە چاو ئەوانەوە کەمینەین دەبێت ئاعتراف بکەین ژمارەیە ئەمە ڕقەمە بەدەست من و تۆ نییە دەبێت ئێمە بە ئارامی بچینەوە ئەم گفتوگویانەوە دەبێت ئێمە لە بەغداش خۆمان یەک بخەین و ئێمە وەکو دەستی ناوچە کوردستانیەکان بەرنامەمان هەیە لە داهاتوویەکی نزیکە ئەمە کە یەکم جارمە باسی ئەەکەم کە دانیشتنێک لەسەر بڕیاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕێک ئەخەین بۆ هەموو پەرلەمانتارانی کورد لە بەغداد بۆ ئەوەی گفتوگۆیەک بکەین لەسەر کۆی کێشەی زەویوزار کێشەی گەڕەکی داگیرکراو کێشەی گوندی چۆڵکراو کێشەی چوونی هەمەڕ بۆ ناو گوندەکان و ئێمە نووساوەکە موافقەتەکەمان بۆ هاتوتەوە ئەمانێت ئەم گفتوگۆ نیشتیمانیانە زیاتر برێوی پێ بدەین و ئاخر نووساوی جەنابی کاقوبات بۆ ئێمە کە هاتووە دوو خاڵی بنچینەی تیا خاڵی یەکەم یەڵێت دەبێت ئێوە بە بەردەوامی کۆی هێزە سیاسەکانی کوردستان بەبێت جیاوازی بێنە سەرخەت بۆ کێش و مەشاکلەکانی ئەو ناوچانەوە ئاگاداریان بکەنەوە دۆمیشانەڵێت پرس و ڕاوێژیان پێ بکەن و لەگەڵ بەغداشە لە تەماسا بن ئەمە نووساوی ڕسمیە و ئێمە ئەمە کارنامەیە بۆ ئەمە کارنامەی حکوومەتە ڕاستە ئەمە هی کاقوبات نادێتی بەڵام دوجار ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو ئەمە کارنامەی حکوومەتە ئەمە ئەمە ڕوئیایە ئەمە ڕوئیای حکوومەتی هەرێمی کوردستانە و ئەوەی کە سەرۆکایەتی دیوان بۆی ئێمەی ناردووە
سەرۆکاتی دیوانی حکوومەتی هەرێمی کوردستانە بۆ نردوێتی هەموو هێزەکان بانکی نەیوتووە بڕۆ فلان هێز تەعاملی لەگەڵ بکەن ئەڵێت کۆی هێزە سیاسیەکان بەرنامە دابنە ڕوئیا دابڕێژن بۆ ئەوەی ئێمە بتوانین خزمەتی باشتری خەڵکی خۆمان لەو ناوچانە بکەین بە کورتی ڕوئیایەک هەیە قەناعەتێک هەیە کە ئێمە دەبێت کێشەکانمان بەرەو چارەسەرکردن بەرین و من پێم وایە بەش بە حاڵی خۆم ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد بە مۆحەدی بچێتە گفتوگۆی پێگەێنانی حکوومەتی خۆجێی لەو ناوچانە ئەم یەکگرتوویە کاریگەری ئیجابیشی بۆ ناو ماڵی کوردیش ئەبێت لە سلەیمانی و لە هەولێر و لە دهۆک و لە هەڵەبجەش ئێمە لە بەردەم پەرلەمان و انتخاباتی داهاتووین لە کوردستان لە ڕاستی هەڵبژاردن بە هەموو تەشنجە ناکرێت کە ئێستا هەیە ئومێد دەکەم کەرکووک چۆن لە ڕابردووە بۆ ئێمە معنەویات بووە ئیشەڵا هەڵبژاردنەکەشی بەخێر بەسەر کوردستان دوا سەرنجی کاکفامی ئومێد دەکەم کاکزانە بتوانین بە یەکگرتووی بچینە ناو ئەم پرۆسی پێگەێنانی حکوومەتی خۆجیەوەیەوە و ئومێد شەکەم تا ئەو کاتە میدیای کوردی ئەو زمانە هەڵبژێری بۆ گفتوگۆ کە خزمەتی هەموو جیاوازیەکانی نەتەوەکەی ئێمە کات و ڕوبەری ململانەکانمان کەمە کاتەوە بۆ ئەوی بە ڕوئیایەکی هاوبەشەوە بتوانین بچینە ناو پرۆسەکەەوە زۆر سپاس بۆ بەڕێز کاکفامی بورهان سەرۆکی دەستەی ناوچە کوردستانەکانی دەروی دارێرە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتانەکە.